ئەمڕۆ کۆبوونەوەی دووەمی ڕاگەیاندنی لایەنە سیاسیەکان بوو زایدان ڕۆژنامەنووسان لە کەرکووک کۆمەڵێ بڕیاری گرنگمان لێدا هەمومان جەختمان لەسەر یەکریزی کورد لە کەرکووک کردەوە زایدەن لەگەڵ پێکهاتەکانی تر هەمومان بڕیارماندا کە لێرە ئێمە هەماهەنگی زیاترمان هەبێ وەکو ڕۆژنامەنووسان وەکو ڕاگەیاندن بۆ هەنگاوەکان لەمە و دوا چی بکەین هەمومان کۆدەنگوین لەسەرەوەی کە ئێمە لە قۆناغێکی هەستیاری زۆر گرنگین پێویستمان بەوەیە کە لەمە و دوا هەڵبژاردن زۆر نزیکە ئەبێ هەمومان کار بکەین لەسەرەوەی کە بۆ هەڵبژاردنەکە ئامادەسازی و ئامادەکاری بۆ بکەین خەڵک هۆشیار بکەینەوە و ئەو ڕێو شوێنانەی کە پێویستە لەمە و دوا بیگرینە بەر ئێمە وەکو ڕاگەیاندن کاری لەسەرکەین زایدەن لایەنە سیاسیەکان ئەمڕۆ برادرانی هەڤاڵانی ڕاگەیاندنی کوردی لە کەرکووک ڕاگەیاندنی لایەنە سیاسیەکان تێکرا ڕاگەیاندنە کوردیەکان کۆبنەوەی دووەمیان گرێدا بوو بە سوپاسەوە منیانش بانگێشتی کۆبنەوەکەیان کردبوو بۆ ئەوەی بەرچاوڕوونی بەپێی بەرچاوڕوونی بۆ کارکردن بەپێی یاسا کارپێکراوەکانی عێراق خۆشبەختانە کەناڵە کوردیەکان پابەندن بە یاساکانەوە وە گرنگترین خاڵەکان کە قسەمان لەسەری کرد نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانە کە دەبێ 21 مانگی یەک لایەنە سیاسیەکان لیستی کاندیدەکانی خۆیان پێشکەش بە کۆمسیۆن بکەن